بەناوی مەڵبەندی ویسوای ڕێخستنی ڕاپەڕین و بەناوی سەرجەم هەواڵانی مەڵبەندەوە هاتووین بەشداری بکەین لە مەراسیمی یادی 32 ساڵەی شەیدبوونی شەیدانی کیمیابەرانی وەرێ کە 32 ساڵ بەر لە ئێستا لە ئەنجامی بۆردمانی فڕۆکەکانی ڕژیمی بەعس شەهید بوون. لە 32 ساڵ بەر لە ئێستا کۆمەڵێک خەڵکی هاوڵاتی بێتیفاح بەبێ بەرگری لەلایەن ڕژیمی بەعسەوە شەهید بوون. ئەو گۆڕستانەیە کە ئێستا ئەمە لە خزمەت کەسوکاری شەهیدەکان داین، لە خزمەت گولکۆی شەهیدەکان داین. 32 ساڵ لەمەوبەر لە کۆتا ڕۆژەکانی مانجی ڕەمەزاندا ڕژێمی بەعس گوندی وەرەی لە دۆڵی خۆشناوەتی بردومان کرد. لە ئەنجامی ئەم بردومانە لە 36 هاوڵاتی کۆمەڵێک خەڵکی تریش بریندار بوون. بۆیە لەم یادەدا سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی گوندی وەرێ و باقی شەهیدانی کوردستان دادەنوێنین. 32 ساڵ تێدەپەڕێ بەسەر کارەساتی گوندی وەرەیە کە لەلایەن ڕژێمی بەعسەوە بە چەکی قەدەغەکراوی کیمیایی ئەم گوندەی بۆ کیمیاباران کرد کە لە ئەنجامدا بووە هۆی شەهیدبوونی 36 هاوڵاتی و بەدایان بریندار. 32 ساڵ بە لە ئێستا لە 75 ساڵی 1980 گوندی وەرێ لەلایەن چەند فڕۆکەیەکی بەعس بۆردومان کرا کە بۆی شەهیدبوونی زیاتر لە 40 شەهید دەیان بریندار. بەداخەوە بۆ ئەم کارەساتە لێرەوەدا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هاوکاری زیاتری کەسوکاری شەهیدان بکە. لەم گوندە چەندەن بریندارمان هەیە کە پێویستیان بە چارەسەریان بۆ بکرێت و پێویستیان بە دەرەوەی وڵاتە و ئەو کەسانی کە بریندارن من حەیث سەرجی کیمیاویانی وەکو ئەوانی تر هیوادارم بۆیان ببڕێتەوە بۆیان جێبەجێ بکرێ.